بەڵێ ئێستا خودی هونەرمەند لەگەڵمان میوانە بێت لێرە گفتوگۆ سەبارەت بە و کلیپا ئەکەین چونکە ڕۆڵی ئەم بەرهەمە هونەریانە لە پرسە نیشتیمانیەکان تا ڕادەیەکی زۆر زۆر گرنگە وەگوتم وەکو جێپەنجەیەکە کە دیر لە یاد ناکرێت بەخێر هاتن دەکەین زۆر سپاس زۆر بەخێر دەستخۆش و پیرۆزبایی ئەم بەرهەمە تازە دێ دەکەین زۆر سپاس کاکار زۆر سپاس بۆ جەنابی خوشکە بەڕێزە پێشی بە ناوی خودایی گەورە و میهرەبان طبیعی کە ئاماژەت پێکرد بالفعل زۆرە ئەتوو بە 24 ساعتی کلیپیش بکەیت بەڵام لێرەوە دەستخۆشی لە میوزیسیانە برادەرەکانم بە دەرەجەی یەک کاکەس هەرهەنگ عەقراوی کە تەنزیمەکەی کرد ئامادەیەکەی کرد کاک تاریخ خانەقینی لە ستۆدیۆ خۆی کردەوە کاک سەرمەد کە کوڕی مامۆستا فوادی ڕەحمەتی برازایی مامۆستا شێرزادی مەشهورە کاک سەرمەد سەڕاج شارەکە کە چاوم پێکرد لە فێسبووک هەولێر تۆ ناهەژەی تەلەفۆنم کرد ڕێیان پێدام توانیمانەوە شتێ بکەین ئیتر بزانین دەنگدانەوەی چییە بەو بۆ نێوە لێرەوە لەو شاشە جوانەوە شتێک دەمەوێت بڵێن ئەوڕۆ ساڵیادی لەدایک بوونی شەهید ژینایە دەستێن هەمومان دەستێن هەولێری هەمومانە هەولێر پایتەختە هەولێر بە ساڕوغە کورد و ساڕوغی نەدەشتێ نە لە شکۆی دەدرێ نە لە ناو دەبێت هەولێر نمونەی شارستانیە هەولێر ئیژینەیە هەولێر ژیانە ئیتر دەمانەوی شتێکی وا بکەین جا ژینەیەک بڕوا سەدان و هەزاران ژینەی دیکە ڕۆژانە لە هەولێر و لە هەموو کوردستان هەر دروست دەبێت دەمەوێت شت سەرنجی ڕاکێشم مامۆستا کاوە لە کلیپەکەت منداڵێکت لەگەڵە ئەمە ئاماژەیەکە وەکوەوەی کە تایبەت بێ بە ژینە بەڵێ خۆی مامۆستا فواد شارەکەی زۆر نووسی بوو شارەکی خەڵکی هەولێرە و هەولێری زۆر خۆش دەوێت دەیناسم ئایلیان دەیان ناسینێمە ئەو ئایلەکی هەولێرێنە دیارن من دوو قەتەم لێ هەرگرت ینی کۆپڵەی سێم هەلەستوی دۆی نووسیمان بخۆم نووسیم یان دەمیز ئاماژەک بکەم بەڵام نەمدەویست زۆر دڵیە و ئایلەش هەموو ڕۆژێ و کلیپەی ببینن و نوێ ببنەوە ئەوە لێرە باز دەکەین دەڕوا یعنی هەتا فیناڵەکەی لە کلیپەکەی فکرم دەکردەوە کە ئەو منداڵە لە شێوەی بوو ئەو ناسیارەی خۆمانە ئەویش زێنێ کچێکی لێرەوە هەردوو چاوی ئایلەکەی زۆر زۆر لەگەڵمان ماندی بوون ئایلەی من زۆر ماندی بوو بە هەر خاڵ دەمیست فیناڵەکەی لەو جێیەی بکەم ینی فلای کامەکە لەسەر ماڵی شەهید پێشڕەوی بکەم بەڵام سەیرم کرد تۆزێک ئەو گۆرانیش دەبی ببتەی هەولێر ینی لە مناسەبات لێ دەدرێ ئەگەر ئەوەی بی وەک پرۆژەش کراوە ینی ئێستا تو من مۆسیقای ئەوها بەسەری و ئەوها دەرسی شکر بەڵام ئای بە ئۆرکسترایەکی جوان مامۆستایان دەزانن کەمانی یەک و دوو سێ بنووسی شتێکی یەکەی دم جوان دەردەچی بەڵێ کاکاوەسا ئاماژەت بەوە کرد کە یارمەتیت لە هەندێک برادر وەرگرتووە ئەگەر بتوێت کلیپێ بکەیت جاری وایە بۆ ستۆدیۆیەک پەیوەندیەکەیت بە هەفتەیەکیش ناتوانانی بچیتە ستۆدیۆکۆ دەنگ تۆمار بکەیت یان میوزیسیانێکت پێویستە لە کلیپێکی ترا بەشدارە لەوەی بەسەرم هات بەڵێ مەبەستم ئەوەیە ئێمەی خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر نەهامەتیەکمان ڕوبەڕوو ئەبێتەوە چۆن وەکو ئێستا کابینیم لە سەرتاسەری هەرێمی کوردستان خۆپشاندانی ناڕزایەتی بەڕێوەچێت لە کارە هونەرێکەش هەماشتە بووە ئەوانش کە مەشغوڵ بوونە هاتوون دەستی یارمەتیان بۆ هێناوی کاروباری خوان بەلاوەناوە بالفعل هاتوونەتەوە کارە جا چی چۆن بە سەختی ئەو کلیپەتان کرد باسیەوەم بۆ بکە پرسیارتە کرد طبعا ئەلێرە بووم کە ڕووداوە ڕوویدا تەلەفۆنم لە بۆ چەند برادەرێک کرد هەمووی میوزیسیانی چاک یەکیان منداڵی نەخۆش بوو یەکیان خەریکی شتێکی دی بوو ینی ئەو ئەکەی دەم ئەو دەرفەتەی نییە هەمووی ڕەفیق و دۆستی خۆمن بەبێ مقابل ینی زۆر ئەوەکمان لەگەڵ یەکەیە بەڵام بەڵێ ئەزیەتم خوارد زۆر تووڕەش بوو من دەمگۆ 1 سەعاتم دەوێت میلۆدیەکەمان حازرە شارەکەمان حازرە بەڵام ئەزیەتمان کێشە خۆشحاڵیشم بە شتێکی ئێستا تو باست کرد لە هەڵەبجە هەتا زاخۆ هەمووی یەک دەنگ بوو ئەمن زۆر خۆشحاڵم بەوەی
لە کارە هونەرەکەشەوە دایکەوتوتە ئەوەیە. ئەم کارە بۆ ماڵی شەید پێشڕەوە بۆ ژینایە ڕەنگە بۆ یەک چرکە وەستا بێ وتبێتی باشە ئەیکەم هەر کارێکی تری هەبێ بۆلاوە لەوانەیە بەڵێم ئەمە گۆرانیەکە هەولێرەکەمە ینی باسی هەولێر دەکە ئەوجا هەولێرەگە بریندار بێ من بریندارم ئەگا هەولێر دڵخۆش بێ من دڵخۆشم هەمومان مەسەڵەن هەموو هەستە جیاوازەکانی بەڵێ شاری برایەتیە زۆر باشە مامۆستا کاوە باس لە ڕۆڵی بەرهەمە هونەریەکان بکەین لە پرسە نیشتیمانیەکان تا چەند گرنگە لەو کات و ساتانە هونەرمەندان دەنجیان هەبێ بابەتیان هەبێ چونکە هونەرمەندان زیاتر لەلایەن خەڵکو و لەلایەن کۆمەڵگە ناسراون زووتر شتەکانی ئەوان دەچێتە ناو کۆمەڵگا من پێم وایە ینی وا لێ دەبینم درێغیش ناکەن لەبەرەوەی ئێستا ئەو مەسەلە هات بەڕێوبەرایەتی کاکفەرەنگوان مەشغوڵی ماملێ بوون مەشغوڵی چەند ئیشەکی تر بوون میێوان دەهات کاک محەممەد هاتیتەوە ئەوەی پێشوازیان لێکرد لە مەتاری محەممەد عەباس بەهرام مەشغوڵن بەڵام کە شتێکی وادێ من ڕێی خۆمە باز دەکەم گلەی و گازاندە لە کەس ناکەم دەبی ئەتوو زەمینەکەت هەبی هونەری لە شتێکی ئەوها هەندێک ئینسان هەیە لێ هاتوونە دەتوانن زوو ئەو شتەی بە فەن بگەینە ناو خەڵک ئەگە ئازار بی ئەگە خۆشی بی ئەگە نەورۆز بی بۆ نمونە مەسەلەن من وای دەبینە بەڵام هەمووی مەشغوڵ بوون ئەکیدیشم دەکرێ ئەو برینەش بە 10 ڕۆژ و 20 ڕۆژی ساڕێژ نابی ئیشەڵڵا کوردستان خێر دەبی هەولێر ئارام دەبی هەر ئارامە ها سوپاسی دەستگای ئاسایش دەکەم من لەو ماوەیە لەبەر ئەوەش چوو موافقەی لە نێزیکەوەش دەیان ناسم پێویست ناکە ناویان بڵێم بەڵام بەگشتی زۆر دڵخۆش بووم ئەو ئارامیەش لە سایەوانە دەبی هەمووشمان هەن لەگەڵیان هاوکار بین شاری خۆمان بپارێزی دروستە ئەوەی جێی دڵخۆشیە وەک ئاماژەمان پێکرد لە هەرێمی کوردستان هەمومان دەست لە ناو دەستی یەکین هەر لە هونەرمەندانەوە هەرچاوک و سەرمایەداران بۆی کە ئەم شارە ئەم کوردستانە بە جوانی بهێڵینەوە جا بوونی مارشێکی نیشتیمانی یاخود ئەو گۆرانیانی کە گۆرانیەکی نیشتیمانی سرودێکی نیشتیمانی ئەبێت چ تایبەتمەندێکی تیا هەبێ بۆی کە جیا بکرێتەوە و لە شێوەی مێلۆدیەکەی یاخود لە شێوەی ئەو هۆنراوەی کە تیا نووسراوەتەوە چ تایبەتمەندێک جیاکاتە بێت چی تیاابێت خۆی ئێستا گەر تەماشای ئەو مەلۆدیە بکەیت ئەوانەی میوزیسیان بن لە مەقامە دەستە مەقامەکی غەریب ینی دێتە کورد تیرارەرە تاراریرە غەریب دەبی بەڵام ئەتوو بۆ نمونە بۆ عەسکەر دەیکەی بۆ پێشمەرگە دەیکەی تۆزێک بە سەختی مارشەکەی دەکەی کە تەماشای و مارشێکی تۆزێک ساکینە و حەزینە دەبی لە دڵتدا شەهیدم هەیە من یعنی هەر خۆمەش هەڵناستین خراپە بە خراپە جواب بدەینەوە ئەوانەش دڵخۆش نەبن خوددا غافڵ نییە لە زاڵم خوددا بەڵام ڕۆژی خۆی دێ لە قورئان باز دەکە هەموو شتێکی لە بۆ لای خوددا دەگەڕێتەوە هەمووی ئاگای لێیە هەولێریش خوا دایپارێزی ینی هەولێر شارێکی ئیماندارە پێکەوە ژیانە شارێکی ئەو خۆشەی لێرە هەیە هەولێر نمونەی عێراق دەکات دەزانن پایتەخت ڕاستە بەغدایە بەڵام هەولێر ئێستا هەموو شتێک لە هەولێر تەوا دەبی وەک باز دەکرێت هەولێر گەورەیە کاکە هەولێر زێ شارستانیە هەولێر بە پیس نابێ هەولێر دەستت خۆشبی مامۆستاکاوە زۆر زۆر خۆشحاڵ بوون ئێمە لەگەڵمان بووین بە کورتی بەڵام زۆر بە پوختی باست کرد زۆر زۆر خۆشحاڵ من هیوادار هونەرمەندان هەموو لەو کاتانە لەو هەڵوێستانە وەکو بەڕێزت بن دەنجیان هەبێ دەنجیان هەڵبڕن بێنە ناو کۆمەڵگە ئەکیدم هەمویان دەنجانەیە لێرەوە زۆر سوپاس بەوە دەرفەتە جوانە یەکەم جارە دێمە و کەناڵی زۆر خۆشحاڵ بووم هیوادارین جارێکی ترکە بیت مارشێکت ئامادە کردبێت کە سربەخۆی کوردستان بێت و بۆ سربەخۆی کوردستان قورئان خەونێکی زۆر خۆشە خەونێکی زۆرە بەڵام ئینشاڵڵا دەبینین بەڵام خدا کەریمە زۆر سپاس